لە گفتوگۆی ئەمڕۆمان بابەتی هەڵبژاردن باڵی بەسەر تەوەرەکانە کێشا بوو. ئێستا کاتی گفتوگۆی دووەمی پرۆگرامەکەمانە. هەڵبەت بوونی چاودێرانی نێودەوڵەتی بۆ پرۆسی هەڵبژاردن کاریگەریکی تەواوەتی هەیە لەسەر دامپێدانان، هەروەها بۆ ئەوەی بزانین تا چەندێک ڕاست و دروست بووە هەڵبژاردنەکە. ڕۆڵ و کاریگەری و پێگەی ئەم کاندیدانە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز جەبار ئەمین، چاودێری پێشووی نێودەوڵەتی هەڵبژاردنەکان و هەر ئەندامی پێشووی پەرلەمانی سوید کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانایە. کاک جەبار بەخێوەی سەر سەرچاومان. زۆر سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ بینەرانتان. بەخێر بێ کاک جەبار. زۆر سپاس. کاک جەبار بەرلەوەی باس لە پرۆسی هەڵبژاردننی داهاتووی عێراق بکەین، ئێوە سەرمتان چێ لەسەر ئەزمموی پرۆسی هەڵبژاردن لە عێراق ڕابردوو؟ بەداخەوە ئەزمموی هەڵبژاردنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی تەنها عێراق نیە، ئەمە ئێرانە، ئەمە تورکیایە، ئەمە سووریایە، ئەمە عێراقە، ئەمە ئەفغانستانە، هەموو ئەو وڵاتانە ئەزمموونێکی باش نییە، ئەزمموونێ بووە پڕبووە لە ناشەرعیەت، لە ناشەفافیەت، لە ساختەکاری، متمانەی زۆر کەم کردوێتەوە لای هاوڵاتیان. ئەمەش بۆ چوونی گشتی زۆر لە چاودێرانی نێودەوڵەتیەکەن سەیری قۆناغە جیاوازەکانی هەڵبژاردنەکەن، واتە قۆناغی پێش هەڵبژاردن چی ڕۆدا، ڕۆژی هەڵبژاردن چی ڕۆدا، پاش ڕۆژی هەڵبژاردن کە ئەژمێرێکی ڕوادەها. لە هەر سێ قۆناغەکە دەبینرێ ئەزمموونێکی باش نیە، ئەزمموونێکە گومانی لێکراوە یاخود ئەزمموونێکە دڵنیان جیهان لی کە بە شێوەیەکی شەفاف و عادیلانە و دوو لە ساختە بە دروستی بەڕێوە نەچووە. یە عێراقیش بە هەمان شێوە بەداخەوە. ئێمە خۆمان چەند جارێک چاودێری هەڵبژاردنەکانی عێراقمان کردووە، 3 جار کردومانە بەی کوردستانیشەوە، هیچ لە جارەکان هەڵبژاردنەیەکی پاک و بێگەر نەبووە، بەڵکو لە هەموو قۆناغەکانیانە ڕەخنەی لێبووە و دان پێدرا و بەو شێوەیە کە تۆ حەسکەی جیهاندانن پیانێ وانە بووە. کاک جەبار وتە سێ هەڵبژاردن خۆت وەکو چاودێری نێودەوڵەتی هاتووی، هیچ گۆڕانکاریەک ڕووی ناوە لە هەڵبژاردننی یەکەم لە پرۆسی یەکەم و لە پرۆسی سێم، واتە لەو نێوانەدا جیاوازیەک ڕووی ناوە، گۆڕانکاریەکی بەرەو باشتر و پۆزتیڤتر ڕووی نەداوە. هەڵبەتە دایم با بڵێن لەو ڕژێمانەی کە عورفی دیموکراسیتیان نییە پەنابرێ بۆ ساختەکاری و جاری وایە کە ڕێ لە شێوازێک گرێگری شێوازێکی تریە تاراوە. ئێستا بۆ نمونە لە هەڵبژاردننی یەکەم و دووەمە دەنگدان بە شێوەیەکی میکانیکی بوو، یعنی بە شێوەیەک بوو ژماردنەکەی مەبەستمەوەیە لە شوێنەکانەکرا، لە شێوازی سێمە بوو بە ئەلکترۆنی. اینجا ساختەکە گوێزرایە بۆ شوێنێکی تر وتیان بە ڕقم بە کۆمپیوتەر گۆڕانکاری پیاکرێ. بەڵام بەگشتی ئەوەی کە بینرا لە قۆناغی یەکەمیشە و لە قۆناغی دووەمیشە من خۆم کە چاودێر بووم و لە زۆر لە بنکەکان بوون جیاوازیەکی وام نەدیوە لە ساڵی 2009 بیگرە تا 11 و تا 18 هەڵبژاردنەکان لەوانەیە بڵێ ئەو حیزبانەی کە لە معارەزەیان با بڵێن لە ئۆپۆزیسیۆنان چاویان کراوەتر بێ یاخود زیاتر هەوڵ بدەن کە ساختەکاری نەکرێ، بەڵام جیاوازیەکان زۆر نەبوون کە بڵێ جیاوازیەکی بنەڕەتی هەیە لە نێوان هەڵبژاردننی 2009 13 یاخود 13 و 18 جیاوازیەکی وا گەورەوان نەدیەوە داخەوە. کاک جەبار باس لەوە کرد کە لەم ناوچانە هەڵبژاردن بە دروستی بەڕێوە نەچووە، سەرنجێک هەیە لەسەر هەڵبژاردن لەم ناوچانە. پێت وایە کە ئەبێت چی بکرێت لەسەرەوە بۆ ئەوەی ڕێگری لەم بارودۆخە بکرێت بە تەواوەتی ڕێگری لە بەڕێوەچوونی ساختەکاری ئەنجامدانی ساختەکاری بکرێت لە پرۆسی هەڵبژاردن؟ خۆی بەداخەوە لەسەرەوە کرێ، خۆی با بڵێن فەرمانەکە لەسەرەوە خۆی لە خوارەوە نییە. بۆ نمونە گەر حزبەکانی ئەگەر ئێرە بگرین عێراق بگرین هەرێمی کوردستان بۆ نمونە لاەنە چاودێرەکان چۆن ئەتوان کۆنتترۆلی ئەم ساختەکاریە بکرێت؟ کۆنتترۆلەکەی تۆزێ زەحمەتە، با بڵێن تۆ چاودێر دێت چاودێریەکە، با بڵێن ئەرکی سەرێکی چاودێر دڵنیابوونە لەوەی کە ئەم هەڵبژاردنە عادیلانەیە کە دوورە لە ساختەکاری بە شێوەیەکی با بڵێن ستاندەرەکانی نێودەوڵەتی تایە. ئێمە ئەیبینین ئێمە ناین ڕێ لە عالم بگرینەوە بۆ نمونە کەسێک گێتە ژوورەوە ساختە بکرێ، ئێمە ڕێ لێ ناگرین، بەس ئێمە ئەبینین کە ئەمە هەوڵەدا ساختە ئیشی ئێمە نییە ڕۆڵی پۆلیس ببینین لە مکەکانە ڕێ لە عالمگری. ئێمەوەی چاودێری بکەین بڵێن 13 کەس هات 15 کەس هات 1000 کەس هات 2000 کەس هات
دەنگیدا هیچ مستەمساتکاتێکی پێ نەبوو. ساختەکاریەکان ئەوە گەورن بە شێوەیەکە کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەبێت هەیە بێگومان لە وڵاتانە هەموو بۆ نمونە ئێمە شوێنی وا هەبووە لە دنیا تۆ کە چی بۆ شارێک بۆ شارۆچکەیە سیرەکەی دەنگەکان 30 بۆ حزبێ 36 بۆ حزبێ 46 بۆ حزبێ 13 بۆ حزبێ لە هیچ شوێنێکی دیموکراسی دنیا نییە تۆپچی بۆ شارۆچکەیە نەوەی ئەو شارۆچکەیە بۆ حزبێ دەنگی دابێ کەواتە دیارە ئەمە هیچی گومانی تیان نییە لەویا ئەمە شارۆچکەی وا هەبوو ئاوا بۆ ئەنجامی جەنابەت پەرلەمانتاری پێشووی سوید بووی ئەو کۆمەڵگەی دەوڵەتیە لە ڕێم چاودێرانەوە کەونە دڵنیان پرۆسەکەەوە دیموکراسیانە نییە وا دروست نییە دەرەنجامەکان بەو شێوەیە نییە کە بەپی پێودانگینەوە دەوڵەتی بێ ئەو دەوڵەتان چۆن لەگەڵ حکوومەتەکانی عێراقا کە هەڵەبژێرێن لە ڕێم پرۆسەوە مامەڵاکەن هەڵسوکەوتەکەن تەعاملەکەن یەکەم بە چاوێکی گومانیەوە بە چاوێکەوە کە ئەوە شەرعیەتی نییە لە زۆر وڵات وڵاتەکانی دنیا مامەڵێ لەگەڵ هەموو حکوومەتەکەن لەگەڵ حکومە دیکتاتۆرەکانێکە لەگەڵ کۆریایی باکوورەکەن لەگەڵ ئێراناکەن لەگەڵ ئەردۆگاناکەن بە حکمی ئەوەی کە زانن کابرا دیکتاتۆر لەگەڵ سەدام حوسێن ئایان کرد لەگەڵ سعودیە کە تاگەڕەویە ئەیکەن واتە وڵاتانی دنیا پەیوەندیان هەیە و مامەڵێ لەگەڵ ئەو حکومەتانە هەرەکەن بەڵام بە چاوێکەوە کە ئەزانن ئەمە بە شێوەیەکی شەرعی نەهاتۆتە سەر حکم بە شێوەیەکی پاک و بێگەر نهاتۆتە سەر حکم من پێم وایە زۆر گرنگە بۆ ئێمەی خەڵقی کوردستان زۆر گرنگە کە ئێمە نمونەیەکی باش بین مەدەستەوە ئێمە بڵین ئێمە ئامانوت لە ساڵەکانی بابلێن لە هەر لە شەستەکانەوە لە شۆڕشەوە لە هەموو بابلێن شۆڕشەکانی کوردستان ئێمە وتومانە مافمان خوراوە ئێمە خەبات بۆ دیموکراسیەت کەین خەبات بۆ یەکسانیەکەین خەبات بۆ ئازادیەکەین کەواتە ئێمە نابێ شتێ بکەین دژی ئەم بنەمایانە بێ کە وا ئەەکەین گومانە خرێتە سەر جاران تەنها بۆ دەسەڵات بوویەوە ئەتان کرد نەکو بڕوابوون بوو ئەمە با بڵێن گومانێکە خاتە سەر هەرێمی کوردستان ئەگەر باڵێن باسی هەڵبژاردنەکان کەین لە هەرێمی کوردستان باسی هەڵبژاردنەکان کەین لە شوێنەکانی تری دنیا گومانە خاتە سەر ئەو حکومەتە و ئەو ڕژێمە ئەوە شتێکی باش نییە. کاک جەبار باس لەوە کرد کە لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن لەم ناوچانە جیاواز لە ناوچەکانی تری جیهان بۆ پێی کە هەندێک لە لیستەکان لەلایەنەکان ڕێژەکانیان زۆر زیاتر لەلایەنێکی تر ئەمە ئەوە دەرەخە کە ساختەکاری کرابێ بەڵام لە ناوچەکانی تر جیاوازە تا ڕادێک هاوسەنگە پێت وانییە کە جیاوازی بیرکردنەوە بیرروبۆچوونی سیاسی خەڵکی ئەم ناوچەیە جیاوازیە لەگەڵ وڵاتانی تری ئەوروپا لەگەڵ وڵاتانی تری جیهان ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ڕێژەکان بەو شێوەیە جیاوازی هەبێت نا بەوە نییە ئێمە چکە هەندێک شوێنمان دیوە باڵن بە تایبەتی کە چوین لە تورکیا لەبەرەوە شەفافتر بوو لە تورکیا بە ئاشکرامان بینی باشکرامان بینی چوینە بۆ نمونە لە تورکیا چوینە بنکەیەکەوە تا سعات 5 بۆ کرابێتەوە سعات 3 چوین داخرا بوو وتمان با سنووقەکان ببینی سنووقەکان لە شوێنی هەڵبژاردنەکان نەمابوو چوو بوو بۆ ماڵی کوێخا چون بۆ ماڵی کوێخا هەموو وەفدەکە چون بۆ ماڵی وتوان کاکە وا سنووقەوتی لەو ژوورەیە باشە تۆ لە ماڵی خۆ چیلیەکەی چیلێ ناکەی دوایی کە پرسیمان ئەو ناوچەیە با بڵێن ئەو شارۆچکەیە گوندێکی گەورە بوو خەڵقی بۆ نمونە ئیپەکەکەی زۆر لێ بوو کوڕ و کچوو ئەوانە بەڵام دوایی شەو کە چوون بۆ ناوچەی چنار ناوچەیەک هەیە با بڵێن وەکو قەزای وایە بۆ بە دواچوون بۆەوەی ئایا چکایان برد بۆیە بزانین لە عەرەفات ئەو شوێنی باسیەکەم ناوی عەرەفاتە بزانین کە دەنگدان چۆن بووە سیرەکەینەوە 90% بۆ حکمی حاکم بۆ حزبی حاکم بوو لە کاتێک ئازانی کە خەڵقی ئەو ناوچەیە زۆربەی دژی حزبی حاکمە چاودێرانی نێودەوڵەتی لەم بارودۆخە چۆن مامەڵە ئەەکەن ئێمە سیرەکەن با بڵێن چاودێریە کەڵێن ئاوا بووە چوون بۆوێ ئەوەمان دی ئەومان کەواتە هیچ گومان لەوانەیە کەمە ساختەیە ئەوسا یەکسوی تەقریرەکە بەرزەکەیتەوە بۆ ئەو شوێنی کە شوێنێکی نێودەوڵەتی هەیە کە هەموو زانیاریەکان بە بەڵگەوە تۆیە بە بەڵگەوە بێ بڵێ چوون بۆە سعات 3 داخرابوو لە کاتێکا بووە سعات 5 بووایە سنووقەکان لە جێی خۆی نەمابوون چوون بۆ ماڵێک دوایی کە چوون بە دواچوونمان کردنەوە لە دەنگەکان درابوو بە حیزبێکی تایبەت ئەمانەش هیچ جیاوازی بە بیرکردنەوە نییە ئەمە ساختەیە و ساختەکاریە لە دنگانەکان کاک جەبار جەنابەت پەرلەمانتاری لە سوید چاودێری نێودەوڵەتیشیت بۆ هەڵبژاردن جگە لەم ناوچەیە لە ئەوروپا لە ئەمریکا چاودێری هەڵبژاردنت کردووە تاکو ئێستا نا لەوێ لە وڵاتانی ئەوروپا زۆر کەمەکرێ چاودێری هەڵبژاردنەکان زۆر کەمەکرێ لە وڵاتانی ئەوروپا ئەو شوێنانەی کە زۆربەی کایەمە دەرەچوین
بۆ وڵاتانی ئەفریقا بوو بۆ وڵاتانی ئاسیا بوو با بڵێن بۆ وڵاتانی ڕۆژهەڵات با بڵێن ئەوروپای ڕۆژهەڵات بوو بۆ ئەو وڵاتانەیە کە تۆ گومانی لەیەکی مەسەلەن تورکیا لە سوید بۆ نمونە بەڵێ بواری ساختەکردن هەیە ئەسڵان کەس پەنای بۆ ئەبات بەگشتی نییە بەس لەوانەیە تۆ بڵێ لە ملوێنێکا کەسێکیکا ئەوە دیاردە نییە ئەوە بۆ خۆشی لەوانەیە یەکێ بیکا دوان بیکا با بڵێن شتێ بکە بەڵام دیاردە نییە تۆ لە 6 ملیۆن دەنگا یەکێک دوان بیکا کێشە نییە بەڵام کاتێک بە سیستێم ئەکرێ با بڵێن حیزبی حاکم بە سیستێم ئەوەیەکە هەڵبژاردنەکان تێگەیە لە سەرەتایە لە پێش هەڵبژاکان بە 3 مانگ ئیشی پێ بۆکات لە کاتی ڕۆژی هەڵبژاردن خەڵقێکە نێرێ کە مافی دەنگانی نییە یان نێرێ بۆ بنکەیە دەنگیاوە چێ بۆ بنکەیەکی تریش دەنگاتەوە خەڵکەکە و شەوی هەڵبژاردنیش لە کاتی ژمارنەکانە تێکیا و با بڵێ بە شێوازی خۆی ئیژمێرێ کەواتە بە سیستێم کراوە لەویا ئەبێتە کێشە باشە کاک جەبار دوای ئەوەی کە چاودێرە نەودەوڵەتیەکان باس لەو ئەگەر ساختەکاری کرابێ ئاماژی پێیان راپۆرت بەرز ئەکەنەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم راپۆرتە ئەکرێت دواتر ئەو راپۆرتە ئەدرێ بە با بڵێن بە وەڵامدانەوەی بۆ ئەبێت بۆ راپۆرتەکە یاخو ساختەکاریەکە راپۆرتەکە هەرە ڕات ئەوان راپۆرتەکە چێ بۆ با بڵێن بۆ دەستگای نێودەوڵەتی بڵاوە کرێتەوە بۆ حکوومەتی کاتۆتە سەر حکومە وترێت ئەوترێ ئێمە چاودێری هەڵبژاردنەکانمان کردووە بەم شێوەیە بووە ئێمە دیمانە کە ساختەکاری کراوە ئێمە احترافی پێکەین یان احترافی پێ ناکەین یعنی ئەو دوو حاڵەت هەیە لە زۆر وڵاتە جاریواڵە ئێمە احتراف بۆ هەڵبژاردنانە ناکەین جاری وایە لە احتراف بۆ هەڵبژاردنەکە لەم نێوەندەیە ئەکرێت لە نێوان ئەم دوو لایەنە بۆ ئەوەی کە احتراف بۆ هەڵبژاردن بکرێت ئەگەر ساختەکاریش کرابێت نا هەندێک جار هەیە احترافی هەر پێ ناکرێن هەندێک جار هەیە احترافی با بڵێن خۆی لەوەیە کە دەستگاکە بڕیاری خۆی دایتر دەرەچێ ئەوە نییە تۆ دواوی مامەڵی بکەی بڵێ بە ڕێکەوین چونکە ئەوە ئەو دەستگایانە و ئەو شوێنانە کە ئەلانی راپۆرتی خۆیانەکەن بە هەمووی بە دوکومنتەوە ئەلامیەکەن دوایە گومانە خرێتە سەر ئەو حکوومەتێکە هاتۆتە ئاراوە ئایا بە شەرعی هاتۆتە ئاراوە یان بە غەیری شەرعی بە هەڵبژاردنێکی پاک بێگەردیان بە ساختە باڵێ کاک جەبار لەو شوێنانی کە چاودێریتان تیا کردو ئەفریقات باس کرد خۆرهەڵاتی ناوڕاز و هەروەها ئەوروپای خۆرهەڵات چۆ باشترین نمونە بووە و چێ خراپترین بووە چۆ خراپترین بووە وەڵام نمونە خراپەکان زۆرن با بڵێن نمونە باشەکان زۆر بوون با بڵێ لەوڵا لەبەر عرفی دیموکراسی نییە خراپەکان ئێران با بڵێ نمونەیەکی خراپە لەبەر ئەوەی بە هەر بە سیستێم کراوە لە سەرەتاوە هەندێک حزب ڕێی پێ نادرێ تۆ با بڵێن پرۆسەی ئەوەی کە چێ بۆ نمونە بۆی هەیە دەنگ بۆ کاندید بێ هەرەوە خۆ باس لە هەڵبژاردنەکە ئازادیان ئازاد نییە بۆ نمونەگە کەسێکی لیبرالی ڕەخنەگەربی لە ئیسلام وەکو نمونەیە تۆ ناتوانانی کاندید بی لە ئێران کەواتە ڕێو لێگیرە هەر لێرەیە بڵێن نەکو تەنها ساختەکاری لە ڕۆژی هەڵبژاردن چاودێرانی نێودەوڵەتی هەتاوەکو چەندێک لەگەڵ پرۆسەکە ئەمێنەوەی هیچ هەمانگیە لەگەڵ چاودێرانی ناوخۆی ئەوان با بڵێن جاری وە هەیە سوود لە ناوخۆیەکان وەرگن زۆر شوێن ئێمە 3 مانگ پێشەوە با بڵێن چاودێرەکانە چوون بۆی بزانن پێش 3 مانگ چی ڕوەیە بۆ نمونە لە هەندێک وڵات لە هەندێک شوێن وەلا ئەکڕێ یاخود دام و دەستگای حکومت بەکاردێنێ لە هەندێک شوێن دەماچە تەوزی ئەکرێ لە هەندێک شوێن عەرزە تەوزی ئەکرێ پێشەوە لە هەندێک شوێن پلە بەرزەکرێتەوە ئەمە هەمووی کڕینی وەلاە لە ڕۆژی هەڵبژاردن بە هەمان شێوە واکرێ ئاز بدرێ کەسەکانی خۆت بچن بۆ 2 بنکە بۆ 3 بنکە لە کاتی هەڵبژاردنەکە ئاز دەدرێت کە چۆن بژمێرێ ئەمانە هەمووی ئەکرێ و چاودێرە نێودەوڵەتیەکان زۆر هەوڵەدەن سوود لە چاودێرە ناوخۆیەکان ببینین چونکان ناوخۆیەکان هەمیشە لێرن و بەگشتی بە شێوەیەکی گشتی تیمە نێودەوڵەتیەکان 3 مانگ پێش ئەوە خەڵقیان یاخود خۆیان لە دەرەوە چاودێریەکان ڕۆژنامەکانی خوێندنەوە شوێنە ڕەخنەگرەکان با بڵێن هەوڵەدەن پەیوەندیان پێ بکەن بۆی دەزانیاریان دەستکەوە و چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنەکان دێن بۆ ئەو شوێنە ئیترایە هەرێمی کوردستان بێ زۆر بە کورتی هاوکاران ماڵن کاتنەوە کاک جەبار بۆ چاودێری پێشوو بۆ بەردەوامنی لە چاودێریکردنی هەڵبژاردنەکان بەڵێ بۆ بەردەوامنیت لە چاودێریکردنی هەڵبژاردنەکان کۆتایی پێهێناوە ناخۆ هەڵبژاردن جارێ نەهاتووە هەڵبژاردن باشە بۆ ئەمەی داهاتواتە لە ئەخیر هەڵبژاردنەکە 2010 بوو چاودێر بۆ ئەمەی 2020کە بیت ئیشەڵا بۆ ئەمەی 2020ێکیشە بین بەس جارێ ئێستش گومان هەیە لەوەی هەڵبژاردنەکرێ یان ناکرێ لە عێراقا لەبەرەوە جارێ
گومانێک هەیە ئایا هەڵبژاردنەکانە کرێ یان ناکرێت بەس ئەگەر کرا ئێمە هەوڵە دەین با بڵێن تیمی ئەمەش سپاس کە ئامادەبی لەگەڵمان دەست خۆش بێت. زۆر سپاس بۆ جەبار ئەمین چاودێری نێودەوڵەتی هەڵبژاردنەکان ئەندامی پێشووی پەرلەمانی سویدیش کە لە ستۆدیۆ لەگەڵمانە میوان بوو.